با بڕیاری باڤڵ جەلال تاڵەبانی قۆناغێکی تر لە هاوکاری و پشتیوانی خوێندکارانی بەشە ناوخۆیەکان چووە بواری جێبەجێکردنەوە. لەم قۆناغەدا نۆژەنکردنەوەی دوو باڵەخانەی بەشی ناوخۆی لە کەمپی بەردەسووری زانکۆی گەرمیان و دوو باڵەخانە لە کۆلێژی ئاداب لە خانەقین کارکردن تێیاندا دەستی پێکرد. لە دوای بڕیارەکانی بەڕێز باڤڵ جەلال تاڵەبانی بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی خوێندکاران دوو لیژنە پێکهێنرا بۆ کڕینی پێداویستی خوێندکاران و نۆژنکردنەوەی بیناکان. پاش دابینکردنی پێداویستیەکانیان بەشی نۆژەنکردنەوەی مەکتەبی ئیدارە و دارایی گشتی هەستا بە نۆژەنکردنەوەی 4 باڵەخانە لە بەشی ناوخۆی کوڕان و کچان، دوو باڵەخانەیان لە کەلار، دوو باڵەخانەیان لە خانەقین. زانکۆی گەرمیان هەنگاوەکان بە ئاراستەی خزمەتکردنی خوێندکاران بە دەرفەتێکی گرنگ دەزانن بۆ کارئاسانی خوێندکاران و پڕکردنەوەی ئەو ئاریشە و گرفتانەی کە لە بەشە ناوخۆیەکاندا هەیە و حکوومەت وەک پێویست ناتوانێت کار بۆ چارەسەرکردنیان بکات. ئەمە هاوکاریەکی زۆر باشە و کێشە و گرفتی خوێندکاران بە ڕێژەیەکی زۆر باش چارەسەر دەکات، چ لە کچان چ لە کوڕان. ئەو لۆدە زۆرەی کە لە ناو بەشە ناوخۆیەکاندا دروست بووە تا ڕادەیەکی زۆر باش چارەسەری دەکات و یان هەر نایهێڵێت بە تەواوەتی کۆتایی پێهێنێت. هیوادارین ئەم جۆرە هاوکاری و بە ئاگابوونە لە زانکۆ و لە خوێندکارانی زانکۆ بەردەوام بێت. لە دوو قۆناغی ڕابردوودا پێداویستی و کەلوپەلی بەشە ناوخۆیەکان لە زانکۆی گەرمیان و پەیمانگاکانی دەربەندیخان و کەلار و خانەقین دابین کراو. لەم قۆناغەشدا کە بواری نۆژەنکردنەوەیە کۆتایی بەو گرفتانە دەهێنرێت کە ساڵانە ڕوبەڕووی خوێندکارانی بەشە ناوخۆیەکان دەبێتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.